بەڕێزان بۆ زانیاری لەبارەی سەردانەکەی ئەردۆغان بۆ هەولێر ڕاستەوخۆ لە فڕۆکەخانەی هەولێرەوە ئازاد ئۆمەراوایی پامنێری پێم لەگەڵدا دەبێت. ئازاد سڵاو لەبێت. ئەمەوێت زانیاریم بیتێ ئێستا ئەردۆغان گەیشتۆتە فڕۆکەخانەی هەولێر و لەگەڵ کێشە کۆ دەبێتەوە، قەرار وایە لەگەڵ بەرپرسانی هەرێم لەگەڵ کێدا کۆ بێتەوە و چی پەیامێکیشی بۆ کورد بۆ کوردستان پێیە؟ بەڵێ ماستە سالار سڵاو لە تۆ لە بینەرانی بەڕێز بێتن. من لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێرم دیارە لێرە ئامادەکاری تەواو کراوە بۆ ئەوەی ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکی وڵاتی تورکیا دوای ئەو سەردانەی کەوا بۆ عێراق دەستی پێ کردووە، دوای کۆتایی هاتنی سەردانەکەی بۆ لای سەرۆک کۆمار وە سەرۆک وەزیرانی عێراق پێ ئەچێتن بە پێی زانیاریەکان لە کاتژمێر 8 بەدواوە بگاتە فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر و لێرە پێشوازی لێ بکرێت لەلایەن سەرۆکی هەرێمی کوردستان و سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان. دیارە ئەوەی هەیەکەوە لەگەڵ سەرۆکی هەرێمی کوردستان و سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و جێگری سەرۆکی حکوومەت و جێگرانی سەرۆکی هەرێمی کوردستان بەشداری بن و لەگەڵ ئەوان کۆ دەبێتەوە. دیارە سەردانەکەی ڕەجەب تەیب ئەردۆغان بۆ عێراق و هەروەها بۆ هەرێمی کوردستان چەندین پرسی گرنگ لە خۆی دەگرێتن. یەکێک لەو پرسانە دیارە ئەوەی کەوا باس کراوە لە عێراق پرسی ئاو بووە کەوا ڕێکەوتنێکی 10 ساڵی لە نێوان وڵاتی عێراق و وڵاتی تورکیا کراوە بۆەوەی بۆ ماوەی 10 ساڵ بتوانن ئەو گرفتانەی کەوا لە بەردەمیاندا هەیە لە بواری ئاوا چارەسەری بکەن، هەروەها ڕێکەوتنی زیادکردنی قەبارەی بازرگانی لە نێوان عێراق و وڵاتی تورکیا، هەروەها گفتوگۆ لەبارەی ڕەوشی ئەمنی کراوە لە عێراق، هەروەها لە هەرێمی کوردستانیش ئەوەی کەوا زیاتر گرنگی پێدرێتن بواری ئەمنیە ناوچە سنووریەکانی هەرێمی کوردستانە قسەی لەبارەوە ئەکرێتن و هەروەها زیادکردنی قەبارەی بازرگانی نێوان تورکیا و هەرێمی کوردستان و هەروەها باس لە هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان ئەکرێتەوە لە ڕێی وڵاتی تورکیا. دیارە وتەبێژی عێراق ئاماژەی بەوە داوە کە ڕێکەوتن کراوەکەوە نەوتی هەرێمی کوردستان جارشتر لە ڕێبۆڕیەکانی وڵاتی تورکیاوە هەناردە بکرێتەوە، بەڵام ئەوەی ماوەتە کەوا چەند گرفتێکە لە نێوان هەرێم و هەروەها لە نێوان حکوومەتی ناوەند کەوا بە تایبەتی پشتی کۆمپانیا نەوتیەکان کەوا هاوکاریەکردن لە بڵێن هەناردەکردنی نەوتە تەنها ئەو گرفتانە ماون و ئاماژەی بەوداکەوە لە ماوەیەکی نزیکدا دەست بە هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان ئەکرێتەوە. دیارە ئەمان باسە سەرچیەکانی ئەم ڕێکەوتنن، هەروەها دیارە لە نێوان قەتەر و ئیمارات و هەروەها عێراق و تورکیا باس لە دروستکردنی ڕێگای شەمەندەفەر نێوان ئەو وڵاتانە کراوە کە بە تایبەتی ئەو وڵاتانەی کەوا ئەم یاداشتیان واژۆ کردووە سودمەند ئەبن لە بواری گەشتیاری و بازرگانی لە نێوان ئەو وڵاتانە کە عێراق بە ئەوروپا دەبەستێتەوە. دیار سەردانەکەی ئەردۆغان بۆ هەرێمی کوردستان یەکەمین جارە کە سەرۆک کۆمارێکی تورکیا سەردانی هەرێمی کوردستان ئەکاتووە دوای 13 ساڵیش سەرۆک کۆماری تورکیا سەردانی عێراقی کرد. بەڵێ ماستە سالار ئەمە تەواوی زانیاریەکان بوو. سپاس ئازاد لە فڕۆکەخانەی هەولێرە، سپاس بۆ گواستنەوەی زانیاریەکان.